گەنجێک لە سینەوە بەشداریم لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرد. دەستخۆشی لە کارمەندانی کۆمیسیۆن دەکەم. پرۆسەکەیان بە شێوازێکی سەرکەوتوو بەڕێ کرد. لە هەموو هەڵبژاردنێکی کەم و کورتی دەبێ هەروەکو هەموو وڵاتێک. منیژەکو گەنجێک بەشداری انتخابی و جارم کرد پەرلەمانی کوردستان. هێزی ئەمنیە و کارمەندانی کۆمیسیۆن تاڕادەیەک زۆر باش بوون. هیوادارم هەم کاتێک هەر هەڵبژاردنە بکرێت ئاوا سەرکەوتوم دەستخۆشی لە هێزی ئەمنی و کارمەندانی کۆمیسیۆنی و هەموو لایەن و ڕێکخرا و کۆمەڵگەی مەدەین دەکەم لە بەشداریکردن انتخابی. سی ئەیلول من بەشدار بووم لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ خولی پەرلەمان بۆ چوارەمین خۆل. کارمەندەکانی کۆمیسیۆن هێزگار باش بوون، تەحملێکی باشیان لەگەڵ خەڵکەکە کردو و هەموو یاسا و ڕێنوویەکیان پێداین و بە باشی بردیانە سەر. بەڕاستی پرۆسەکە بە شێوەی دیموکراسی بەڕێوە چوو و هیچ عیبێکی یعنی هیچ با بڵێن شتێکمان وە نەدیدی، یعنی جێ باسکردن بێ. بە نسبەتی هەڵبژاردنێکی زۆر پێشکەوتوو باش بوو. دەستخۆشی لە برادرانی کۆمیسیۆن دەکەین، بە تایبەتی ئەو بڕیارەیە کە دایان جرسی و هەویە لەگەڵ خۆ بێنن و دەستخۆشی لە ئاسایش و دام و دەستگای حکوومەت دەکەین و بە نسبەت هەڵبژاردنەکە زۆر لە کەشوهەیەکی باشدا بەڕێوە چوو، هیچ خڕوقاتێک نەبوو.